مەترسی دزەکردنی چەکدارانی داعش بۆ ناو خاکی عێراق بەتایبەت لە سووریا و بەتایبەتەوەی هێزەکانی سووریای دیموکرات ئازادی کردوون. ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز وەفا محەممەد کەریم شرۆڤەکاری سیاسی و ئەمنی لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز وەفا محەممەد بەخێرن. دەبوون لەم دۆخی ئێستا ناوچەکە تێی کەوتووە لەو ئاڵۆزی و تەقینەوەی ترس لە ناوچەکە کە هەیە کە ڕەنگە دۆخەکە خراپتر بێت. هێزەکانی سووریای دیموکرات ئەم چەکدارانیان بۆ ئازاد کردووە کە داعشن و بەشێکی زۆریان عێراقی. بنای خۆی گوردستان سڵاو بۆ بەڕێستان سڵاو بۆ سەرجەم بینەرانی خۆشەویست. بێگومان ئەمە یەکەم جار نییە قۆناغی ئازادکردنی وەکو ئەوان ناوێن نالێبوردنی گشتی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی خۆشی سووریای دیموکراتە بێگومان بە هاوکاری ئەمریکان و بە ئاگاداری ئەمریکا لەگەڵ ئەوەشە بەراورد بەوە ئەکرێت کەسە لێبوردنێکی گشتی ئەکرێت لەمان لە عێراقا داواکاری سونەکانە کە ئەمە نزیکی ساڵێکە ساڵ و نیوەکە هەمان ئەو لێبوردنە گشتیانەوێ کەەوە کۆمەڵها چەکدار بەڵام با ئێمە بالێرە لە شتێکە بوەسین. ئایا ئەمانەی کەوا هەمویان ئازادگراون ئایا بە شێوازێکی ڕەشبگیری زۆریان دەستگیر نەکراون؟ ئایا ئەوەی کە بینیمان تەنانەت لە عێراقیش زۆر کەسەیە کە مەلەفێکەیە پێڵە مەلەف المغیبین واتە مەلەفی ونبووەکان کە زیاد لە 20,000 کەس دەستگیر کراوە زۆربەی بۆ تۆمەتە دەستگیر کراون. لەبیرشمان نەچێ ئەمانێک کە ئازاد کراون 1200 تا 1500 کەس دەستژنەکانی خامیشتەوە حەسەکەم ئەوانە ینی کۆمەڵێ مەرج و ینی ئەستثنا کراون. ینی مەسەن ئەوانەی کە تەقینەوەیان کردووە نییە، ئەوانەی کەەوە ئەمیر بوون نەخێرەوەی کە فەرماندە بووە نەخێر، ئەوانەی کە ینی تەسریش کە تەنانەت ناوەکانیان وێنەکانیشان دیاری کراوە. ئەمە هەر هەمووی بێگومان لەلایەنی عێراقی و لەلایەن حکوومەتی عێراقی زۆر کەس گومانەکرێ ئەمە دەسەڵاتێکی ئەمریکیە بۆ گەڕانەوەی دیسان داعش و بۆ مانەوەی خۆی جارێکی تر و هەروەها بۆ تێکدانی ئەو ئاشتبوونەوە نزیکەی کە لێوان بەشار ئەسەد و ئوردوگانەکرێ کە بەتەمایە لە ماوەیە لە شوێنێکە دانیشن ئایا لە بەغابێ یان لە شوێنێکی تر ینی نوکان بژین مەترسیên سەرهەڵدانەوە داعشێ هەنە یان ژی بتونی هەموو ئەvê تۆتینی ئازادکردن خەڵکی فەقیر بیە چ کارێ نووسای تیرۆریستانە گەل داعش نەکەین هەموو دیف کەتینە هەر خۆی لە خۆیە تەنهات باس لە ئازادکردنی داعش بکرێ 1200 تا 1500 ئەگەر هیچیش نەکەن خۆی لە خۆیە هینێکە عملیەکی ترسناکیە خۆی لە خۆیە وا ئەکاکەوە حکوومەتی عێراق حکوومەتی سووریا لەشکرەکان هەمویان ئامادە باشی بن ئەگەر هیچیش نەکەن بێژنەشانەی لەوەستی هەلو مەسەلەیەکی سیاسی مەسەلەیەکی معنەویە بێگومانە تۆ لە ئێمە لە بیرمان نەچێ بۆ داعش بە چەند چەکدار مووسڵی گرت بە چەند چەکدار بە 400 تا 600 مووسڵی گرت بۆ ئەمانە بە چەند چەکدار مووسڵی ئارتێشەکەتە دەستەوەنەدات کە هاتەوە بەڵام لەگەڵەوەشە ئەو ترسە زیاتر لە حکوومەتچەکە بۆ قەسەد کە بڵێن یەپەگە قوواتی سووریای دیموکرات کە یەپەکە کە ئەوانە ئازادەکە بێگومان ئازادی ناکە بۆ گیانی خۆیان. ئەوەی کە جێی گومانە ئەوەیە هەر لەم ساڵ لە 2024 زیاد لە 400 هێرشی تیرۆریستی داعش کراوە لە سووریا هەر لە دژی ئەوانە. ئەم ئازادکردنە بێگومان بە ڕێکەوتنێکی ئەمریکی هاتووە هەر لێرە دەسەڵاتانی ئەوەی کە دەسەڵاتی دارێ عێراق زیاتر پێی بێتاقەت بووە لەسەر حدودی سووریان بەقوت کردووە قوواتی زیاتریان نردووە خەریکی نزیکبوونەوە لە کۆتاییکردنی دیوارەکە ئەو دیوارێک کە دروستیکەن لە حدودی ڕەبیعا هەتا سەرەوە. بەڵێ کەوا بێ سابێ عێراق ئەگەر هەواڵێک و زانیاری هەیە لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانی یان لە هەر ڕێگایەکەوە کە ئەمانە داعشن بەرەو عێراق گەڕێنەوە ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکات چۆن خۆی بۆ ئامادە بکات لە ڕووی ئەمنیەوە خۆی ئەمە بمانوێ نەمانوێ داعش جگە لەوەی کەوا لە زیندانەکانی سووریا بوون لە حەوزی حەمرین لە دەشتی نینەوە لە کۆمەڵی دەستگای گرنگی عێراق تەواجدی خۆیان هەیە. ینی ئەمانە پێویستیان بە عملێکی بڵێ زانیاریەکی دروستە لە ناو و لە دەرەوە هاتنی ئەوانە وەکو دامێکی عسکەریەک و ئەمدادێکێت بۆ ناوە ئێرە. ئێستا حکوومەتی عێراقی زۆر شۆژاوە ڕۆژانە دەستگا ئەمریکان لە کوبوونەوەن ڕۆژانە لە بەهێزکردنی حدودی سووریان و حدود ڕۆژانە لە پەیوەندیکانێک ئایا ئەمانە بۆچیان یا بۆچی نایەن. بەڵام من بە بۆچوونی من ئەو مەترسیەکی سیاسی و معنەویە زیاتر تا ئەوەی بێ بە مەترسیەکی گەورە وەکو ئەوی کە ڕوویە لە 2014 چونکە ئەو کاتە ئەو مەسەلەی 2014 دروستبوونی داعش دروستبوونێکی ناوخۆیی بوو. یعنی ئێمە باوەڕمان بەوە نییە کە بڵێن داعش ئەمریکا یا ئێران یا توی نەخێر داعش مێد ئین عێراق. داعش بۆچی دروست بوو لە تەهمیشکردنی ناوچە سونیەکان. داعش بۆچی دروست بوو لەبەر ئەوەی هەمووش ناوچە سونیەکان بە تەواوەتی خەدەماتیان بۆ خزمەکاریان بۆ نەوە تەهمیشەکران یعنی تۆڵەیەکی مەذهبی هەبوو لە شیعە بەرامبەرام لەو مەنتیقانە دروستکران. بەس نوکە
بحث هەرێ مەکۆسن نییە حتا گە پشتی مەسەلا داعشژی بە ئەوانە حتا چڕۆ دە پەیوەندی پێکەوێ کارن وەکی کارتێکی بکاربینین ژ بووی ئەو خەونا سنات ناو عێراقیدا بێتە بجێ یەکێ لە هەرە کارتە بەخواتەکانە کە ئێستا بڵێ بەکارێن یعنی ئێستا لەوانەیە بە بۆنەی ئەم ئازادکردنی داعشە ئێستا حکوومەتی عێراق ملکەش بێ بۆ هەنێ داواکاری سونەکان بۆ چونکە مەترسیەکە لەوانەیە تو 1200 کەسێ مە چەند کەس پەیوەندیان پێوەکە داعشکە هاتە ناو مووسڵ بە 4 کەس هاتووی دوایی بوون بە 200,000 کەس ئەمە دامەکرێن ئەمانە تەشەنە ئەکەن ئەمانە زیاد ئەکرێن خەڵکانێک هەیە چاوەڕێ ئەکەن هەمانە بێن بۆی پەیوەندیان پێ بکەن زانیاریان بنێ چکە بۆ تاکو ئێستا تهمیشکردن و لێدانی مکەونی سنی هەر بەردەوامە لەلایەن مکەونی شەوی ئەمە بوو کە چەند جار سەرکردایەتی کورد داوایە کرد بابە ئێوە وامەکەن لە سونەکان وامەکەن لەو دەسەڵاتانە بۆ ئەوی مەترسیەکی دووبارە نەبێتەوە وەکو ئەوی 2004 دووبارە بووە ئێستا هەلومەرجەکانی ئەو کاتی دروستبوونی داعش لە عێراقا هەبوون ئێستا هەمان هەلومەرج بەردەستە یاننا نەخێر ئێستا ئەو بەردەستە نییە ئەو کاتە بەڕاستی با بڵێن ئەو کاتە یعنی ئێستا پارێکی زۆر سەرف کراوە لە منزومەی ئەمنی لە مەسائلی تەکنۆلۆژیا دووەلی دیوار دروست کراوە یعنی ئێستا حالیان داعشیش ئەو عقیدە جاران و باوەڕە جارانی کە ئێستا کە جاران هەیان بووە خەڵک بە تایبەتی کە هاتە ناو ئەمبار و ناو مووسڵ و ناو تکریت و ناو زۆر شوێن کە خەڵک یەکەم جوار دوایەکە و ئێستا ئەوەنەوە تەنها ئەوانە نەبێ کە زۆر مستەفیدن یا ئەوانە نەبێ کە بیر لە تۆڵەکردنەوە ئەکەنەوە لە حکوومەتی عێراق بە تایبەتی ئەوانی کە زوو لەگەڵ بەحسەکان بوون بۆیە هەلومەرجەکە وانیە وەکو پێم وتی ئەمە کارتێکی سیاسیە بێ کارتێکی معنەوی سیاسی بێت زیاتر لەوەی کارتێکی سەربازی بێت شتەگوت مەسا ڕێککەفتنەکی یانژی پلانەکە ئەمریکی بەش بەرک و بەشار و ئەردوغان لێک نزیک بن ئەو یەکێ لە عێراق گرنگە چ بکەش بووی ئاسایکردنە پەیوەندیان ئەگەر پەیوەندی ئاسایی بوون گەل هەمی وڵاتە عێراق کرد پێشی هەمیە دەبێ ئاسایی بکەش بووی و مەترسیف سەرسمرێت نابێت بەرژەوەندی ئەمریکا لەوان نییە کە بە هیچ شێوازێک تورکیا و سووریا کە ئەمە حرەکەیەکی رووسی سینی ئێرانیە وعێراق چ بکەت ئەخنا عێراقێکێکە لە کارکتەرە سەرەکیەکانە کە خۆی هەوڵی بۆشتەیەوە ئەوەی کە زۆر هەوڵی بۆ نزیک بوونەوەی ئەو دوو کارە کە زۆر لێک دوور بوون کە زۆر لێک دوور بوون خۆی عێراقە سەردانەکەی محەممەد حەلبوسی سەردانەکانی محەممەد شیع سوودانی بڵێن زووتر سەردەکانی ئەوە هەوڵدان بۆ بینینی ئەو دوو سەرکردەی لەناو بەغدا لەناو پایتەختی بەغا ئەمە ڕێک لە هەموو بەرژەوەندەکانی ئەمریکایە چونکە یەکێ لە داواکارەکانی سووریا کە بەرامبەر ئوردوگان کردوێتی نەمان ینی ئستیحابکردنی هەموو لەشکرەکەی و هەروەها نەمانی قواتی قەسەدا بەڵێ قواتی یەپەگا بەمەشە دێرز و حەسەکە و خامشت و بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی نظامی سووری جاران ئەمەش کە تورکیا پێ رازی ئەبێ کە ئەمریکا پێ رازی نابێت عراق چ سوودێک لەما بینێ کە پەیوەندی تورکیا و سووریا ئاسایی بێتەوە و دژی بەرژەوەندی ئەمریکاش بێت زۆر لە پەیوەندیمەکانە خەتی تورکی خەریکەیەتەوە ناو معادلەکەی خەتی سووری عێراقی ئێرانی ڕووسی سینی ئەو خەتەی کە هەموو جارێ خەتی تورکی خەتێکە سەر بە ناتۆیە زیاتر نزیکە لە ئەمریکا بەڵام زۆر جار ئەو خەتە خەتێکە بێ لە بینی ئەمریکا و رووسیا هین تەراوحەکە وسی بڵێن کە وسی کاتوشەکەەکانی وسی موشکەکانی رووسیا بکڕێ ئێستا ئەمریکانی هێشت کە ئەمریکا ئێستش ناهینەکانی F-35 ناتێ ئەم خەتە تورکیا هەموو جارێ ئەو یاریەکە بەرژەوەندەکان لەگەڵ کوێیە لەگەڵ ئاهۆڵەدا ئەمریکا مەبەستێتی ئەم خەتی کە لەگەڵ یاتی بە یەکجاری نەچێت ئەو لا ئێستا بەرژەوەندی تورکیا لەو مڕێکە بچێتە خەتی ڕووسی سینی عێراقی تورکی بە تایبەتی ببوونی شێوە ژوغرافیەکەشەوە یانی یاریەکە لەسەر خەتی بەرژەوەندی هەروایە سیاست وایە هەروە بۆ تورکیا لەوە پێشی سیاست وایە بەڵام لەوە ئەچێت تەحەداکانی ئەمریکا زۆر لەوە گەورەتر بێ و ئەم پیلانانەکەن هەر هەمووی ئەمریکا هەر هەمووی تێکی بە ومە بەس دەم سەرهەڵدانەوەی داعشە یەکێکە لە تێکدانی ئەم وەزع کورتی ئەگەر بەرسەوەندی کووردا دەوری وانەوە چەپ تایبەتیی مابستەمەل باشووری کوردستان چاوە کار بکەن گەل حکومەتە عێراقی ناوچەند سنووری پارێزن بەرامبەری ئەگەر مەترسیێن هەوسەها جارێکی تر کورد هەر مەترسیەکانی ئەمێنێتەوە لەبەرەوەی چۆن کاتی خۆی لە 2014 جەنابی سەرۆک ئاگاداری مالکی کرد بابە داعش لە دەرگای مووسڵە بابە ئاگالێ بەڵام مالکی 3 ڕۆژ پێشەوەی داعش بێتە مووسڵ 500 میلیۆن دلاری نار بۆ خەزینەی مووسڵ 500 میلیۆن دلار لە باقی خەزینەی مووسڵ تۆ تەماشای ئەم شتە بکە یعنی بە 90,000 چەکدار بە 7,000 سەیاری مدەڕع و دەباب و باجر و هەمر هەمووی تەسلیم کرا مەترسیەکەی حدودی ئەو بۆچی بوو لە سنجار کرا تەنها مەترسی بێگومان مەترسی ئەمنی عسکەری زۆر هەبێ لە سنوورەکان ئەگەر داعش بێتە ئەو ناوچە نزیکانە چونکە ئەو کاتە بەڕاستی هەر پێشمەرگای بێشەڵکە وەکو جارەکانی کە یعنی خۆ حاضرکی ئەرە وەڵڵا گەلک سوپاس بەڕێز محەممەد کەریم شڕۆکۆری سیاسی ئۆلێ دیێڵمە سپاس باوەڕە بۆ شرۆفەکان